سڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش ئەوەی لە پشتەمنەوە دیارە یەکێتی بەڵێندەرانی کوردستان لەقی سۆرانەکە بۆ یەکەم جار ئەمڕۆ لە سۆران ئەو لەقە ئەکرێتەوە. ئەمڕۆ هەڵبژاردنیش بۆ ستافی ئەو لەقە کراوە کە پێک دێت لە 7 کەس و بۆ ئەوەی ئیشوکارەکانی ئەو لەقە بەڕێوە بن. وەکو ئاماژەمان پێدا ئەم لەقە بۆ یەکەم جارە لە ئیدارەی سۆران ئەکرێتەوە، ئیشوکارەکانی بەڵێندەران زیاتر ڕێک ئەخاتن. من مەبەسمە لەگەڵ دڵشاد بایز بەرپرسی لەقی سۆران کە ئەمڕۆ دەرچووە. کاک دڵشاد، ئەم کاتتان باش وەکو بەرپرسی لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان کە لەو هەڵبژارنە دەرچووی، گرنگی ئەو کردنەوەی ئەم لەقە لە چیدا؟ طبیعی زۆر گرنگە، یعنی ئەمە یەکەمین جار دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کەوا بەکردنەوەی لەقی یەکێتی بەلێندەرانی سۆران تەبیعی ئەوەی پێمان بکرێ پشتیوانی لە بەلێندەرانەکەینەوە، خڕیانەکەینەوە، دەتوانین کار و پرۆژەکەمان چالاکتر بکەین و زیاتر اتفاق بین، زیاتر ئەو ئیشانێک دەکەین بە کوالیتێکی باشتر بکەین کە ئەو بەلێندەرانی کە خەڵکی سۆرانن هەمومان دەتوانین ئەگلێ و گازندێکمان هەبی بگاینە سەرۆکی ئیدارە، لە سەرۆکی ئیدارە داوای چەند امتیازاتێک بکەین کە پێمان بەخشی، یعنی شتێکی زۆر زۆر پیرۆزە. ئێمە هەفتەمین لقین کە ئێستا کراینەوە لە کوردستان. سگرنجێکی دەبێت بۆ ئێوەی بەڵێندەران ئەتوانن ئیشوکارەکان و ئیشوکاری بەڵێندەران باشتر ڕێ بخرێ بەکردنەوەی ئەم لەقە؟ طبیعی زۆر زۆر باشتر ڕێک دەخرێت، لەبەر ئەوەی ئێمە هەر ئیشوکارێکمان هەبی لێرە دەکرێت لە لەقی سۆرانەکرێت، هەڵ بەڵێندەرێک گلی و گازندی هەبی ئەمە دەتوانین لێرە فەوری بە سەرۆکی ئیدارەی بگاینین، وەکو هەولێر نییە، یعنی هەندێک زەحمەت بی ناتوانین گلی و گازنەکان بگاینین، دەتوانین فەوری گلی و گازنەکانیان بکەینەوە چارەسەری چەند کێشەیەک بکەین، یعنی ئینشاءڵڵا هیچ کێشێکمان نابێت. وەکو ئامار هیچتان لەبەردەستە چەند بەڵێندەر لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران؟ زیاتر لە 100 بەلێندەرین. چەند ئەندامتان هەیە لەو لەقە؟ طبعا 100 ئەنداممان هەیە، یعنی 100 بەلێندەرەکان هەموو بەلێندەرەکان ئەندامی منە و ئەو بەلێندەرانی کە ڕسمیشن ئێمە 7 کارجێڕین، هەمومان وەچیەکین، هەمومان برای یەکدین، هەمومان بەخۆ بەخشی ئیشەکەین، دەتوانین هەم خزمەتی شار و هەم خزمەتی ئیدار و هەم خزمەتی بەلێندەران بکەین. زۆر جار لە هەندێک لە پرۆژەکان گلەی لە بەڵێندەرانەکرێ ئیشوکارەکان وەکو پێویستنە، ئێوە وەکو لەقی سۆران لێرەش بەدووە چاودێری کار و پرۆژەکانی بەڵێندەرانی شەکەن؟ طبیعی کاکە گلەی لەمە دەکرێت و لە حکوومەتیش دەکرێت، یعنی هەر ئەمەنی نەبرێن وڵا گلەی لە بەلێندەران دەکرێن، بەلێندەران زۆر مقەسرن، لەوانەیە هەندێک جار حکوومەتیش مقەسەر بی، لەوانەیە هەندێک جار مەسەلەن بەهۆی کەمی بودجە بەلێندەرێک بتوانی کارەکەی دوا بخۆێ، بەڵام ئینشاءڵڵا ئەوەی پێمان بکرێ، یعنی وە دەکەین گلەیەکان کەم ببنەوە، ناتوانین بڕبم بکەین، بەس ئینشاءڵڵا توانین کەم بکەین. سپاس بۆ تۆ کاک دڵشاد. بەڵێ بینەرانی بەڕێز ئەو دیمەنانەی ئەیبینن ئێستا ئەوە کۆمەڵێک لە بەرپرسانی دام و دەستگاکانن لە حیزبی و حکومی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چاوەڕێی ساتی کردنەوەی لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستانن کە بۆ یەکەم جارە ئەو لەقە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەکرێتەوە و بتوانن بەڵێندەران لە ڕێگەی ئەو لەقەوە کۆبکەنەوە. بەپێی ئەو زانیاریانی دەزاری کرمانجی کەوتون وەکو بەرپرسی لە قەکەشکە بەرپرسێکی نوێی ئەو لەقێ دڵشاد بایز ئاماژەی بۆ کرد، زیاتر لە 100 بەڵێندەر هەیە، بەڵام ئەوەی زاری کرمانجی بە دوواداچوونی کردی لە سنووری ئیدارەی سۆران بڵێن 26 بەڵێندەر بە شێوەیەکی فەرمی ئیشوکاری بەڵێندەرایەتی ئەکەن و ئەوانی تر لە سنووری هەولێرن، بەڵام ئەم لەقە هەوڵەداتن کە بتوانێت ئەو بەڵێندەرانە کۆبکاتەوە. من مەبەستمە بۆ چوونی بەشێک لەو بەڵێندەرانە شوەر بگرم کە هەوڵەدەین قسەی ئەو بەڵێندەرانە شوەر بگرین و لا یەکێتی بەڵێندەرانی کوردستانیش کە بتوانێت قسەمان بۆ بکاتن لەسەر ئەوەی کە گرنگی کردنەوەی ئەو لەقە لە چیدا بووە. لەگەڵ کاک شێرزاد قسە ئەەکەم. کاک شێرزاد، ئەم کاتتان باش گرنگی کردنەوەی لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان لە چیدا؟ پێشکی بەخێبێن سپاسدانەکەم. ئێمە وەکو لەقی هەولێر یەکێتی بەڵێندەرانی کوردستان لەگەر ئیدارەی سۆران لەسەر خەتبووی ماوەیەکە بۆ کردنەوەی لەقێک تەبعاً گرنگی کردنەوەی لەق لە سۆران بوویتە ئیدارەی سەربەخۆ وەکو هەموو ئیدارەکان وەکو زاخ و ڕاپەڕین و گەرمیان بە پێیڕە و پرۆگرام و ڕێنمایەکانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان هەر شوێنێک بوو بە پارێزگایان بوو بە ئیدارەی سەربەخۆ مەفروزە لەقێکی سەربەخۆی هەبی بۆ ئەوەی لێرە بۆ ئیشوکار نێن بۆ هەولێر، ئیشوکارەکانیان لەناو خۆی سۆران ڕاپەڕێنن و ستافێکی ڕێک و پێک و کاراما و ئیشکەریشمان دەست نیشان کردووە. ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن. سپاسدانە.
بەڵێ بینەرانی بەڕێز ئێستا وەکو زۆرێک لە میوانان لە چاوەڕوانی گەیشتنی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بوون ئەم لەقەب ئەمڕۆ لە سۆران بە فەرمی ئەکرێتەوە ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران گەیشتە بەردەم لەقی سۆران یەکێتی بەڵێندەرانی کوردستان و ئێستا قردێلەی کردنەوەی ئەم لەقە ئەپچڕێنن کە کۆمەڵێک لە بەرپرسانی حیزبی حکومی هەروەها بەڵێندەران ئەوانەی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و نوێنەری یەکێتی بەڵێندەرانی کوردستان لەسەر ئاستی پارێزگای هەولێریش بەشداری کردووە ئێستا مەراسیمی کردنەوەی لەقی سۆرانە بێت بۆ یەکێتی بەڵێندەرانی کوردستان کە زیاتر لە 26 بەڵێندەری فەرمی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە بۆ جێبەجێکردنی ئەو کار و پرۆژانەی کە لەلایەن حکوومەتەوە پێیان ئەسپێردێت و یا بۆیان دەرئەچێتن ئەمە کردنەوەی لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان بوو. من هەوڵەدەم بۆ چوونی کۆمەڵێک لە بەڵێ بینەرانی بەڕێز ئێستا میوانان دێن بۆ ئەوەی بەشەکانی ئەم لەقە بەسەرکردنەوە ئەمڕۆژ هەڵبژاردنێکی فەرمی بۆ دیاریکردنی ستافی کارژێری ئەو لەقە بەڕێوە چوو کە خۆی ئەبینێتەوە لە بەرپرسی لەق هەروەها ئێستا ئەمە هەریەکە لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ نوێنەری یەکێتی بەڵێندەرانی کوردستان لەگەڵ بەرپرسی دام و دەستگاکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران گەیشتنە یەک بەیەکی ئەو بەشانە بەسەرەکەنەوە کە لە لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان بارێگاکەشی بۆ کراوەتەوە کە کۆمەڵێک بەڵێندەر و ئەوەی کە بەرپرسی لەقەکەشە خۆشی بەڵێندەرە لە کار و پرۆژەکان بە تایبەتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمەش هەنگاوێکی گرنگە بێ وەکو بەڵێندەران باسی لێوەکەن بۆ باشترکردن و باشتر بەڕێوەچوونی ئیشوکارەکانی بەڵێندەران. هەوڵەدەین دواتر بۆ چوونی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانی شوەر بگرین لەبارەی کردنەوە و گرنگی لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان ئاخۆ خۆی لە چی ئەبینێتەوە. ئەمە کۆمەڵێک لە بەڕێوەبەری دام و دەستگاکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە مەراسیمەکە بەشداری ئەکەن کە بۆ یەکەم جارە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان کراوەتەوە کۆمەڵێک لە بەڕێوەبەری دام و دەستگاکان لێرە بوونیان هەیە. بینەرانی بەڕێز وەکو گوتمان ئێستا لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان کراوەتەوە هەریەکە لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران هەروەها نوێنەری یەکێتی بەڵێندەرانی کوردستان لەسەر ئاستی پارێزگای هەولێر بەشداریان کردووە. من هەوڵەدەم بۆ چوونی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران وەربگرم کا کەڵگۆرد ئەم کاتتان باش گرنگی کردنەوەی لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان بۆ ئیدارەی سۆران لە چیدا؟ طبعا زۆر گرنگە یەکێتی بەڵێندەران ئەمە زۆر پێشتریش دانیشتنمان زۆر لەگەڵەوە بەڕێندەرە بەڕێزانە کردی ئەوان فئەیەکی گرنگی ئەم دەڤەرنە ینی تەنها ئیدارە نییە ئەوان ئەگەر ئیشوکارەکانی بەڵێندەران و ئەو بەڵێندەرانی کە دۆ سنوورەشن خۆیان بە تیمێکی وەکو ئێمە وەکو ئیدارە هەنی بناسێنن ئەو کاتی هەم ئیشوکارەکانی مە ئاسان دەبێتن و هەم ئیشوکارەکانی بەڵێندەرانیش ئاسان دەبێتن. ئێمە هاوکار پاڵپشتەشی تەواوی ئەو بەڵێندەرانە دەکەین و هەبوونی ئەم لە قەشلێرکانە کار ئاسانیە هەم بۆ بەڵێندەران و هەم بۆ مەش وەکو ئیدارە. هەندێک جاگلەی لە بەڵێندەرانەکرێ بە تایبەتی لە سنووری ئیدارەی سۆران کە ئیش و کارەکانیان هەندێک کەم و کورتی هەبێ یا وەکو پێویست نەبێ یا لە کاتی خۆی تەواو نەبێ بەکردنەوەی ئەم لەقە ئەو گرفتانە چارەسەر. ئەمە پێشتریش لەگەڵ برادرانە باسیەوەمان کردی ینی بەبێ هەبوونی ئەو لەقەش ئێمە دانیشتنی بەردەواممان لەگەڵ هەموو بەڵێندەرەکان هەبووە چەندین کۆبوونەوەمان کرد چەندین گفتوگۆمان کردوتەوە بیرۆڕامان گۆڕیتەوە بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە پرۆژەکانی ئەو دەڤەرە بخینە بواری جێبەجێکردن. وەکو باسم کردی ئەگەر ئەو بەڵێندەرانە وەکو ئێمە وەکو تیمێک بەشدار بوونانی نەبێتە کاریەوەی کە ئەوان لایەنێکی دیکەنە ئێمە لایەنێکی چاودێرینە. دائیمەن پەیامی من بۆ ئەو بەڵێندەرە ڕێزانە ئەوە بووە کە ئەوان چاودێری سەر پرۆژەکانی خۆیان بکەن و
هەموو کارمەند و مهندسەکانی وان زیرەکتر بن لە ئەندازیاری ئەو با بڵێن شارەوانی بیتێن ئیدارە بیتێن بۆیە ئێمە پێش هەبوونی ئەو لەقەش ئێمە ئەو دائیمەن ئەو کۆنتاکتەمان هەبوو لەگەڵ بەڵێندەرەکان بەڵام بەدڵنیایەوە بە هەبوونی ئەم لەقە ئێمە زیاتر ئەو گفتوگویانە دێخینە چوارچێوەیەکی دیکە کە بتوانین بە باشترین شێوە پرۆژەکان لەم سنوورە بخینە بواری جێبەجێکردن. بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان ئەمە بۆ چوونی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵگوڕ شێخ نەجیب بوو لەبارەی کردنەوەی لەقی سۆرانیەکێتی بەڵێندەرانی کوردستان دەچینە دەرەوە بۆ ئەوەی بەشێک بۆ چوونی بەڵێندەرانی شوێر بگرین کە لێرە ئامادەیان هەیە لەسەر گرنگجیکردنەوەی ئەو لەقە کە لەقی سۆرانیەکێتی بەڵێندەرانی کوردستانە کۆمەڵێک لە بەڕێوەبەری دام و دەزگاکان میوانان لێرە ئامادەیان هەیە بۆ ئەوەی بەشدارن لە مەراسیمی کردنەوەی لەقی سۆرانیەکێتی بەڵێندەرانی کوردستان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان مەراسیمی کردنەوەی لەقی سۆرانیەکێتی بەڵێندەرانی کوردستان بوو کە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی لە ئیدارەی سۆران کرایەوە و هەڵبژاردنیش لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری سۆران کرا لە کۆی حوت کەس کە کاندیر بوون هەر حوتیان دەرچوون و دڵشاد بایز وەکو بەرپرسی لەقی سۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان لە لەقی سۆران دەرچووە و بە فەرمی ئەمڕۆ ئەم لەقە لە ئیدارەی سۆران کرایەوە.